سڵاوتان لەبێ بەیانیتان باش بەیانی باش سۆوان ئازیزان خۆشحاڵین لە بەیانێکی دیکە لە دەستپێکی ڕۆژێکی دیکەی نوێ لەگەڵتانین لە بەیانی 24 ئەم ڕۆژ کۆمەڵێک بڕگا بابەت تەوەری جیاوازمان هەیە ئەو بابەتی کە دەمانوێت ئەمڕۆ زیاتر گرنگی پێ بدەین و لەسەری بوەستین ببێتە بابەت یەکەمان و بابەتی سەرەکیمان ئەمریکا ڕۆژی جیهانی منداڵانە ینی پیرۆزبایی لە تەواوی منداڵانی جیان بە تایبەت منداڵانی کوردستان دەکەم بۆ هیوایان منداڵانی کوردستان داهاتویەکی باشیان هەبێ منداڵانی کوردستان بتوانن ببنە هەوێنی پێشکەوتن و پێکەوە ژیانی زیاتر لە هەرێمی کوردستان. بەڵێ بەیانیتان باش ڕۆژێکی باشتان بۆ خوازم هیوادارم لە هەرکوێکن لەش ساغ تەندروست و خۆشحاڵ و شاد بن. ئەم بەیانێش لەگەڵتانی من و هاوکارم هاکار بێگومان دەمانەوێت گرنگێکی تەواو بم بابەتە بدەین هەر بۆیە پیرۆزبایی لە تەواوی مناڵانی جیهان بە تایبەتی مناڵانی کوردی زمان لە هەر کوێیەکی ئەم دنیایان دەکەین بۆ هیوایی کە هەمیشە لەش ساغ و تەندروست بن با دەست بکەین بە پرۆگرامی ئەمڕۆمان و لە یەکەم بابەتمانەوە دەست پێ بکەین کە لە ژێر دروشمی شانۆیەکە ئازاد وڵاتێکی ئاوەدان شانۆگەری دەروێش یان گۆدۆ نمایشکرا ئەو شانۆیە لەلایەن قوتابیانی قۆناغی چوارەمی بەشی درامای کۆلژی زانستە مرۆیەکانی زانکۆی دهۆکەوە پێشکەش کراوە. ئەم تالاچێ بەشێک بوو لە پرۆژەی دەرچوونی قوتابیان ئەوە بە گوتەی ئەوان ئەم جۆرە کارانە زۆر گرنگە بۆ نمایشکردنی توانەکانیان لە بەردەم جەماوەر و نیشاندانی توانەکانیان بێکۆم راپۆرتە دەبینین. نه یەکەم شانۆگەریە مستەفا تێدە بەشدار دبا وەک ئەکتەر. لێ ئەزموونەکە نییە بۆوی. هەر شانۆگەریەک تێدە بەشدار دبا ئاستەوی باشتر دکە. ji ber ku qusabiya li beşê dramayê û bo wî karê praktîkî ezmûneka diya. Ev şanogeriya bû me gelek baş bû gelek gireng bû çunku me digute bînerî معاناتت ما شانوانان اوانه ام حسا شانوگریان دکین یعنی بجین ناف شانوگری دا ما شانوگری دکر و هکر دادید بیجی ما بینر راد کر ما مداخلت داد کر دست خطانا بینری اول بو ما گلک خوش بو سربورک باش ما جوارگرد هر دو کلیه جو معهدی جی یعنی ما تشد باش ورگرتن کوام بشن کارت باشی بکن شولید ما بینو کشی مکرین حتی کم جوازی بین ئەڤژی حەدەکێ ما باش بی. شانۆگەریە دەروێش یان گۆدۆ هەڤڕەکیەک ناڤەرە بابەتên کەلتوری و یên cîhanî نیشان dida. û bi gotina nivîserê şanogeriyê xelk bi tir babetê navxwî ve girê dayîne. Ev nîqaşkirin navêne van du stafan de yaş min were yani yaş mor ez kim bu me zehmet em hinda cura godoy bikin çünkü em negeşin evi asli ku mesela şarçove coğrafi derkevin netewayî derkevin nasname derkevin şuna em cura me nasname aşîrî hay me nasname bajir ya belentê wextê emet enen wextê emet yani yaş mor dvê şanûgerî de wextê hada derwêşê Ebdîstan got cumhur pitir hat. Li ser vîtepêşan wê qutabiyên beşê dramayê projeyê derçûna xwe nimayîş kirin. Goyek ji cûrên nû yên şanûyê pêşkêş kirin. Ew jî got beşek ji ekterên wan cemawer bixwe bû. Got bo hemî aliyekî jî ezmûneka nî bû. Hevrist Recep, Kurdistan 24 dihok. هەر لە ڕۆژی جیهانی منداڵان دەوەستین لەسەر ئەم بابەتە هەمومان بە منداڵیدا تێپەڕیوین بە کۆمەڵێک دۆخی ناخۆش بە کۆمەڵێک دۆخی خۆش ئەزیەت و ئازارمان بینیوە خۆشیمان بینیوە چێژمان لە منداڵبوونی خۆمان وەرگرتووە ڕەنگە ئەو کاتەی کە من و تۆ بەشێک لە بینەرانمان تێیدا منداڵ بووبین جیاوازترە لەگەڵ ئەوەی کە ئێستا منداڵەکانی خۆمان لەم سەردەمادا دەژین ینی بەهۆی کۆمەڵی گۆڕانکاری و پێشکەوتنی زیاتر لە بەگشتی لە جیهان و کە ئەم پێشکەوتنانە خۆشبەختانە هەرێمی کوردستانیش گرتوێتەوە سۆڤان لە چی منداڵیت لە خەیاڵ ماوەتەوە منداڵی چۆن بۆ بەگشتی پێشەوەی کە باسی منداڵی خۆم بکەم هەر وەکو تۆ باست کرد ڕەنگە
جیلێک بۆ جیلێکی دیکە زۆر گۆڕانکاری هەبێ هەر 10 ساڵێک سەرەکەی بێگومان. گۆڕانکاریکی زۆر ڕوئەجا ئێمە جی لە ئاڵتونیەکەین وەنیە بەڵێ. ئێمە جی لە ئاڵتونەکەین من ئەڵێم ئێستا ئەم منداڵانی کە ماوە ڕێک ئێمە ئاخیر جیلین کە ئیتر لە سەردەمی ئێمەیە ئەو کاتە ئەم ئامێرە زیرەکانە نەبووی تر لە دوای ئەم جیلەی ئێمە هەمویان چاویان کردوتەوە لە دنیا بە ئەم ئامێرە زیرەکان ڕاهاتون جیلی ئێمە شێوازێکی تر بوو یاریمانە کرد لە کۆڵان پەیوەندی کۆمەڵاتیەکان زۆر تند و تۆڵتر بوون دراوسێ چوین بۆ ماڵی یەکتری سەردانی یەکمانە کرد ئەگەر خواردنێکی دروست بکرایە سەوزە پاکرایان چوزانم ئەو خواردنانی کە بۆ زستان هەڵەگیران دوای نەبکرای هەرچێ بکرایە ژنانی گەڕک بەیەکەوە ئەیان کرد جا ئەو کاتە زۆر کاتێکی خۆش بوو بۆ ئێمەی مناڵان من نازانم تۆ بەو شتانە بەڵێ منیش پێدا تێپەڕیوم ینی ئەوەی کە زۆر تێژی هەبوو شتەکان بەدەگمەند بەدەستت دەکەوت بۆ ینی چێژی ئەم شتانە زۆر زیاتر بوو ینی بۆ نمونە ڕەنگە لە گەڕەکێک من لە بیرمە بە هەمووی 2 ماڵ 3 ماڵ تاتە تەلەڤیزیۆنی هەبوو بێ کۆ بووینەوە بزانی ماڵی کێ تەلەڤیزیۆنی هەیە ئێمەش حەزمان کرد لە ماڵی ئەوانەوە سەیری دراما فیلم ئەفلام کارتۆن ینی هەموو ئەمانە بەلای منداڵەکانە زۆر چێژ بەخست بوو ئێستا ئەم گۆڕانکاری گەورە کە دەبینین هەر کەسێک هەر منداڵێک بۆ نمونە من 2 منداڵم هەیە تۆ منداڵێک ئەو 3 منداڵ سەیر دەکەین هەر یەکە و ئایپاتێک لە دەستێتی نەک تەلەڤیزیۆنێکی هەیە هەموو جیهانی لە ژێر دەستا اینجا دەگوترێ ینی ڕەنگە ئەمە چێژی بۆ منداڵەکان کەمتر بوو بێ وەکومە چێژ نەبینن کەوەی کە ئێمە بۆتە بەشێکی گرنگی یادەوەری ژیانمان تا ئێستاشی لەگەڵدا بێ سۆبان ببوورە تا ئێستاشی لەگەڵدا بێ من هەموو ئەو دراما و ئەفلام کارتۆنای کە بە منداڵی بینیمە هەموو بەخیاڵماوە بەڵام ئەوەی ساڵێک لەمەوەرە بینیمە ڕەنگە بەخیاڵم نەمابێ من ئەڵێم من وای ئەبینم ناڵم چکە من لەو سەردەمە ژیاوم ینی هی ئەو کاتە خۆشتر بەڵام ینی بیری لێ بکەیتەوە بێنیتە خەیاڵی خۆتەوە سەرکی ئەو سەردەمە زۆر جیاوازتر بوو هەموو شتەکان چێژی زیاتر بوو من ناڵم ڕەنگە ئێستا منداڵی ئێستا بیبێتە ئەو سەردەمە هەر بۆ 1 ساعت تاقات نەگرێ بگومان بەڵام ڕەنگە پەیوەندی بە یادەوەری شەبێ بەردەوام یادەوەریەکان خۆشن ینی ئەو کاتەی ئێستا من و تۆ دۆخێک بێتە پێشخواانە خواستات تووشی حاڵەتێکی دەرونی زۆر خراپبین بگرین بەڵام بۆ 15 ساڵی دیکە ئەمە دەبێتە یادەوەریەکی خۆش ڕەنگە بیجێڕینەوە ینی ناخۆشیەکانیش هەندێک وەکو یادەوەری لە خەیاڵ دەمێنێتەوە چونکە تۆ لەگەڵی دەژی باشە بەڵام جگە لە یادەوەری ئەو باوەتانی کە پەیوەستە بە خودی ئێمە و لە یادگەی ئێمەیان ماوە بەڵام ئەم سەردەمە شتێکی جیاوازتری هەیە ئێستا دایکان و باوکان وشیارترێکن ئەمەندە ڕێکخراوەکانی منداڵ پارێز و ڕێکخراوە جیهانیەکان هەن کە گرنگی بە ناخ و دەرونی منداڵانە دەن بۆ کە گەشەیەکی زیاتر بکەن باوەڕکە لەو سەردەمە تۆ من هەر یەکێکی دیکە لە ئێمە دایک و باوک ئەوەندە وشیار نەبوو وەکو ئێستا من بەبیرم دێت تەنانەت بۆ خوێندنیش وەکو ئێستا پرسیاریان لێ ناکردین خۆمان ئەمان خوێند خۆمان سەعیمانە کرد زۆر لێ پرسیینەوەی وەکو ئێستا خوێندنێکی چۆن خوێندنێک بە دیار چرایەک ینی ئەو کات بە دیار چرایەک دەمان خوێند ئاستی قوتابیەکانیش ینی تا ڕادەیەک بەراورد بەو دۆخە خراپەیەکە هەبووە خراپ نەبووە بەڵام ئەوەی کە زۆر ناخۆش بووە ئێمە کۆمەڵێک دۆخی خراپمان بینیوە لە منداڵەوە تا ئەوکو گەورە بووین لە ناو کۆمەڵێک جەنگ و شەڕ و شۆڕ ئاوارەی و دەربەدەر و هەموو ئەمانە دابووین بەڵام هەرتوانیمان ینی با بڵێن منداڵێکی ساغڵەممان لێ دەربچێ ئێستا کە گەورە بووین بەشێکی زۆر ینی بەڕاستی خەڵکی بەرهەمدارن ئەمە جێگای دەستخۆشیە بەو هیواین لە داهاتوو ئەم منداڵانەی کە ئێستا ئەم جیلێکە منداڵن بۆ دڵنیاشم و دەتوانن زۆر لە ئێمەمانان باشتر بن و دەتوانن بەرهەمی زۆر باشتریان هەبێ بۆ کوردستان چونکە ئەم منداڵانە ئێستا پێم وایە لەگەڵ پێشکەوتنەکانی جیهان دەڕۆن بەڵام بەو هیوایم داک و واکوکان وشیارتر بن ینی بەڕاستی ڕێگە نەدەن ئەم هۆکارانەی کە بۆ پێشکەوتن هاتوون ببێتە مای سەر لێ شێوان بۆ منداڵەکان هاکاریمە زۆر جار سپۆری دەرونیمان هێناوە ڕاوێژکاری خێزانیمان هێناوە بۆ ناو پرۆگرام و گفتوگۆمان لەگەڵا کردوون زۆربەی زۆریان لە دایک و باوکان ئەڵێن هەموو ئەو شتانەی کە پێویستە منداڵێک هەی بێ منداڵەکەی من هەیەی بەڵام هێشتا ڕازی نییە و دڵخۆش نییە ژوورێک کە ژووری نووسنی تایبەت بەخۆیەتی ئامریکی زیرەک هەندێک جار کۆمپیوتەرێکی بۆ دانراوە بۆ سعیکردن جاری وایە لە ڕێ ئۆنلاینەوە ئەخوێنێت فێنکەرەوەیەک لە ژوورەکە هەیە هەموو ئەمانە هێشتا وای کردو منداڵان داواکاری زیاتریان هەبێت ئەمەشە گەڕێتەوە بۆ لایەنە دەرونیە کە هەر ئێستا ویستی مرۆڤ هەر ویستی مرۆڤ بۆ خۆی نەک بۆ ئێستا و بۆ ڕابردوو هەر بە بەردەوام وا بووە بە بەردەوام بە دوای ئیسراحەتی زیاتر گەڕاوە خۆشی زیاتر گەڕاوە هەندێک شت هەیە ئێستا چێژە سۆبان یعنی بە نمونە تۆ ڕۆژانە چەندت وەردەگرت لە دایک و باوکت و ئەمانە من دینارێک
دینارێک ئەو کاتش کە لە ئێران ئەژیان ئەو کاتە 5 تمەنی هەبوو 5 تمەنیەکەم وەرەگرت کە هاتیشینە وەرە بیر نییە دیناریشە وەرگرتووە بەڵێ ئەو کاتەیتر بە کورد بۆ خۆی بەشێکی زۆرمانەوە ئاوارەی دەربەدەریەمان بینیوە ئاوا پارەمان وەرەگرت چەند بەلاشمانەوە بە نرخ بۆ و پارێ و کۆڵشتیشمان پێ ئەکڕی و لێشیمان هەڵەگرت ئێستا 5,000 دەیتە دەستی مناڵەکە دێتەوە گلەی هەیە پێ نەماوە بەگومان گلەیە من دابەشمان کرده بوو پارەی بەیانیان پارەی ئێواران بەیانیان 1 دیناری ئاسنمان وەردەگرت و دینارێکی ئاسن ئێواران ینی دەری نەدەهێنا بۆ دایک و باوکم ئێواران دیرانەتر ناچی دەکرد لۆی مەسەن شتێک بخۆی حەز بکەیت کە پارە دووەرگرتیا ئەو دینارە بۆ خۆت و بۆ برایەکەت بەیەکەوە خەرجی بکەیت مەسەن ئێوارەکەی خەرجمان نەدەکرد هەرمان دەکرد بۆ بەیانەکەی ڕۆژی دواتر یان بیانەکە دینارێکمان خەرج دەکرد ئێوارەکە یان هاکات بەرگی جەژن ئەگەر بە بیری خۆمانی بێنینەوە بچینە کەش و هەوای جەژنەوە باوەڕ کە جلو بەرگی ڕینی جەژن من بەبیرم هێت 3 جەژنیش هەر 1 جلم هەبوو ینی مەژ نەبوو هەموو جەژنێک هەر ئەو جلێکی تازەم هەروە 3 جەژن 4 جەژن کە لە جەژنی ڕەمەزان جلێکت لەبەر دەکرد بۆ قوربانی دوای ئەوەی کە ڕەمەزان جەژنەکە تەواو دەبوو مەسەن دایکم دەگوت جلەکە بێنە دەینا ڕێک و پێک جوان پاک دەیشوشت هەڵی دەگرت جەژندا دەهاتەوە هەمان جلوبەرێک فەرموو لە بەری بکە جا وای لێ هاتبوو ئێستا کە خوشکبراکان بەسەریەوەی قەڵەو دەبوو یان لاواز دەبوو ئێستا کە خوشکبراکانەوە بەیەکەوە دانیشین ئەڵێن جلی شایی و سەیران و ئەملا و ئەولا و میوانی هەر هەمووی هەرەوە بوو هەرەوە بوویتر بۆشت نییە بڵێ بەدڵم زۆریشمان بەدڵ بوو قەناعەتمان هەبوو بەشێکی پەیوەندی بەما هەیە سۆبان ینی سەیرت دەکرد دەوروبەریشت هەموو ینی هەستت بە ڕوخانی دەرونیت نەدەکرد ینی پێ دوابوو کە من وام دراوسێکەشم وایە خزمەکەشم وایە بۆیە تۆ خۆت پێکەمتر نەبوو لەوان بەڵام ڕەنگە ئێستا لە ڕووی مادی و هەڵبەز و دابەز هەبوو بێ ئەمە وا دەکا تۆ دەیبینی لە ئایپاد ئەمە پۆستی خۆی کردووە باشترین کاتژمێری لە دەستا جوانترین جلوبەر کە دەیبینی باشترین بۆنی مارکەی خۆشی بەکارهێناوە ئەمە وا دەکە منداڵەکە داواکاریەکانی لە دایک و باوکی زیاتر بێت زۆر باشە ئێستاش دەمانەوێت بابەتێکی دیکەتان بۆ باسکەین کەمێک لەوە دوورەکەوینەوە لە بابەتی پاشان ڕۆژی داڵانچکەمانەوێم ڕۆ بە درێژایان لەم پرۆگرامە باسی ئەو بابەتە ئاکەین بەڵام ناو بەناو بابەتی دیکەشمان هەیە بۆ بینەرانمان دەخینە ڕوو اینجا باسی ئێستا ئەواکەین کە دوای چەند مانگێک لە نوێژەنکردنەوەی لە باخی گشتی بە شێوازێکی جوانتر هەندێ تایبەتمەندی تریتە زیاکراوە کە بۆ هاوڵاتیان چێژێکی زیاتر بگرن ببینن و لەو جوانی کە لە باخی گشتی هەیە بەو شێوەیە ئێستا دروستکردنی پەیکەرێکە بۆ حەمەگیان بەخشراوێکە بۆ ئەو دروستیان کردو ئەم پەیکەرە و حەما ئێستا کە باسیەکەین خۆشەویستە لە ناو شاری سلێمانی هەر لە مەراسیمەکەدا لە پەنایکردنەوەی باخەکە حەمەجیان پەردەی لەسەر پەیکەرەکەی خۆی لابرد پێ ئەوەی بزانێ کێ دروستی کردووە و بۆچی دروست کراوە ئەم راپۆرتە دەبینین لە هەر شوێنێک بێت کاسبکاران لێ کۆ دەبنەوە تەنها پاداشتی ئەو بۆ خەڵکی کە بەردەوام خزمەتی دەکەن قسە خۆشەکانێتی مامەنۆر و هاوڕێکانی دەیانەوێت حەمەگیان ڕازی بکەن تا بیبەنە باخی گشتی بەخشراوە خۆشەویستەکەی سلێمانی بێئاگایە لەوەی پەیکەرێک لە پای ئەو جوانی بە شاری بەخشیەوە بۆی دروست کراوە نازانێت دەبرێت بۆ کوێ و لەوێ چی بۆ ڕێکخراوە بەردەوام دەڵێ ئێستا من چی بکەم هەموو زۆر خۆشەویستە لە ناومانە یعنی قسەکانی خۆشە کەس ڕقی لێی نییە جێگیان بۆ دابین کردووە دوای چەند مانگێک لە نۆژەنکردنەوە باخی گشتی جوانتر لە جاران کرایەوە چەند پەیکەرێکی نوێ لە نێو باخەکە دانراون یەکێک لەوانە پەیکەرەکەی حەمەگیانە هەرکە پەردەی لەسەری لا برد یەکسەر وتی خۆ ئەوە منم حەما
حەمەگیان نازانێت چێ پەیکەری بۆ دروست کردووە و نازانێت بۆ دروستیان کردووە. پەیکەرەکە لەلایەن فاروق عەبدوڕەحمانی پەیکەرسازە و دروست کراوە. ئەوەی بەخشراوەکەی شار حەزی پێیەتی لە نێو پەیکەرەکەدا هەیە، لەوانە ڕادیۆ و جگەرە و چاو ئاو. ئەمڕۆ سەردەمێکە پڕێتی لە خەم چێ پاڵەوانە ئەو کەسە پاڵەوانە کە دڵی خەڵک خۆشەکات. حەمەژیان کەسێکی زۆر بەری و پاکە لەوەی کە ڕۆژانە دڵی خەڵک خۆشەکات. ئەوە پاڵنەرێ بۆی کە من پەیکەری حەمەجان دروستکەم. ژمارەك پەیکەر لە نێو باخی گشتیدا سەرنجی هەمووانی ڕاکێشاوە. هەمویان دیمەنێکی جیاوازیان بەخشیوە. بۆ لەمۆلا لە باخی گشتی تەنها پەیکەری گەورە نووسەران و شاعران پێشچاوی سەردانکەران ناکەون و وێنەیان لە پەنا بگرن، بەڵکو پەیکەرەکەی حەمەگیانیش بەشێک دەبێت لە باخی گشتی. دیار جەمال کورسان 24 سلێمانی. بابەتەکی زۆر جوان بوو. بەڕاستی جێگای دەستخۆشیە چونکە هەڵبژاردننی کەساتێکە کە پەیکەری بۆ دروستکراوە هەڵبژاردنێکی جیاوازتر لەوەی کە بینیومانە. یعنی نە کەساتێکی سیاسی بووە، نە هونەرمەندێک بووە، نە ئەدیبێک بووە، ئەنی کەسێکی بەخشراو بووە. لەسەر ئەم بابەتە دەوەستین هونەرمەندی پەیکەرساز فاروق عەبدوڕەحمان لە ستۆدیۆ سلێمانی و بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵم دەبێ، لەگەڵمان دەبێ با بڵێن. کاک فاروق بەیانیت باش، سڵاوت لێبێ، دەستەکانت خۆش بێ، بیرۆکەکەت زۆر جوان بووە، بەلای من زۆر سەرنجڕاکێش بووە. لەوە دەست پێ دەکەین تۆ پرسیارەکە بکەسەوە. کاک فاروق بەیانیت باش، دەستەکانت خۆش بێت مامۆستا. بەیانیت باش. بژیت سپاس دەکەین. پێش هەموو شتێک با بزانین چۆن هەرچەندە ناو راپۆرتەکە کەمێک باست لێکت بۆچی دروستت کردووە، بەڵام ئەم پەیکەرە چ ڕەهەندێکی لە لای تۆ ئەنواند یا چ ڕەهەندێکی کۆمەڵایەتی ئەنوێنێت کە پەیکەری بەخشراوێک دروست بکەیت لە باخی گشتی سلێمانی؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان. ئەمەیە بەر لەوەی بەسەوە بکەم سەرەتای ئەو بیرۆکەیە پێش 2 ساڵ و پێش لەگەڵ هاوڕێی ئازیزم کامرا قارداخی بە بەردەوامی تاوتێمانە کرد و قسەمان لەسەرە کرد و بەڵام زیاتر ئەو جەختی لەو سەرەوە کردەوە کە ئەم پەیکەرە دروست بکرێ. ئیتر هەلی گونجاو نەبوو تا بیکەین. ئیتر ئەو بوو لە نۆژەنکردنەوەی باخی گشتیە ئەو بڕیارە درا کە ئەو شەرەفەمان پێ بەخشێ کە ئەو پەیکەرانە دروست بکەین. 4 پەیکەر بوو، دوانیان من دروستم کردووە، دوانیان کاک عەلی هاوڕەن دروستی کردووە. یەکە لەو پەیکەرانە پەیکەری حەمەژیانە. تێچووی ئەم پەیکەرانە 7 ملیۆن و نیو بوو و کورتی شێنا بودجەکە ئەو بوو هەندێک پارەی گرفانی خۆشم قسە سەر بۆ خاترەوەی ئیشەکان تەواو بێت. گروپی هونەری دڵخواز ئەم هەساو بە سپۆنسەری ئەم کارە پەیکەرانە. پەیکەرەکانیش لە پرۆژەی پەیکەرسازی سلێمانی جێبەجێ کراوە لە ستۆدیۆی مامۆستای بەڕێز مامۆستا زاهیر سەدیق کە پیاوێکی بەڕێز و خۆشەویستە و هاوکاری زۆر کردوین. بەنسبەت پەیکەری حەمەژیان هەموو کەسێ ئەگەر خۆشەویستی نەبێ بۆ کارەکەی یاخۆت ئەو کەسی کە دروستیەکە پەیکەرێ من بۆ کەسێ دروستکەم حتممە نەبێ خۆشەویستیم هەبێ بۆی تا بتوانم ئەو هەست و ئەحساسی بەمێ تای جێگا بکەمەوە. حەمەژیان من لەوانەیە بڵێم لە ساڵانی هەشتاکانەوە ئەیناسم لە نزیکە و کۆنتاکتم لەگەڵی هەبوو و ینی زۆر مجامەلەم کردو، زۆر قسەم لەگەڵا کردو و هەرچەند دوورکەوتومەتەوانێ هەندێک جار بە حکومەی فترەی لە ئەوروپا بووم، بەڵام هەر ئەو خۆشەویستم هەر دانەبڕاوە بۆی لە کاتی دروستکردی کارەکە زۆر جار هەوڵمما کە بیێنم بۆ سۆدیۆکەم بتوانم ڕاستەوخۆ ئیشی لەسەر بکەم، بەس لە نێوەی ڕێگایە ئیتر پەشیمانە بۆ یا خەڵک مجامەلەیە کرد و مۆزوعەکەی بیرە چۆ ئیتر لەگە من ناهاو قەناتم بۆ پێ ناکرا. بەرحاڵ لە ڕێی چەند ڕسم و نزیکەوە توانیم ئیشەکە جێبەجێکەم. مەبەستی من لێرە لە دروستکردنی پەیکەری حەمەژیان لەوانەیە زۆرێک لە هاوڵاتیان بڵێن ئەوە بۆ ناو ناوبانگ بێ یاخۆت بۆ ئیتر زۆر کۆمنت بە نەگەتیڤ ئەوترێت. بەرحاڵ من هیچ مەبەستێک ملوانە نییە، مەبەستی من تەنها ئەوەیە کە
بەخشراوەکان وەکو مرۆڤی ئاسایی مافی ژیانیان هەیە لەگەڵ کۆمەڵگایە ئەژین زۆر ئاساییە کە پەیکەری بەخشراوێک دروست بکرێ و بە تایبەتی حەمەژیان کەسێکی دڵپاک و خۆشەویستە و بێزەرەر و زیانە تەنها ئەوەی ڕۆژانە دڵی خەڵک خۆشەکە شای سێ بۆی پەیکەرێکی بۆ بکرێت زایدەن لەوەی کە نەک حەمەژیان لەوانەیە لە زۆرینەی ماڵەکانە کەسێکی وەکو حەمەژیان بەخشراو هەبێت بەڵام کەسانی تر خزمەتەکەن کە نزیکیانەوە با بڵێن لە ڕووی هونەریەوە کارێکی جوان و سەرنجڕاکێشە تا چەند ئامانجی تو جگە لە کارە هونەریەکە ویستوتە لە ڕووی دەرونیەوە بەخشراوێک دڵخۆش بکەیت بێگومان من مەبەستمەوە بوو بتێونەتەوێ حەمەژان ڕاستەوخۆ کە خۆی پەردەکەی لەسەر لایە زۆر دڵی خۆش و پێش ئەوەی کە پەردەکەش لابە ڕۆژانە پێشەوە کە پێمان وتووە پەیکەرت بۆ دروستەکەین زۆر دڵخۆش بووە ینی بە زۆرێک قسەی کردووە هەستم کردووە کە وەکو کەسێکی زۆر ئاسایی منیش هەم پەیکەرم بۆ دروستەکرێ ئەو احساسە لەوانەیە هەموو کەسە نەیخوێنێتەوانێ زیاتر لەوانەیە کەسانی زۆر هەستیار هەست بۆ بکەن کە حەمەجانش بەشێکە لەوەی کە ڕاستە بەخشراوە بەڵام بای ئەوەندە احساسی هەیە لەگەڵ خەڵکە ئاژی ئەگەرنا بۆ جوابی پرسیارەکانیاتەوە بۆ قسە خۆشەکانەکە بۆ ئەگەر یەکێک بە زمانێکی زبر قسەی لەگەڵا بکە فۆنەتیکی قسەکردنەکەی گۆڕێ دەموچاوی فەیسی ئەگۆڕێ کەواتە هەستی هەیەشتیە بۆیە ئێمە بێ زۆر ڕێز لە بەخشراوەکان بگرین بزانین ئەوانیش بەشەکەن لە کۆمەڵگە پێویستان بە احساسە پێویستیان بە نازە پێویستە یارمەتی بدرێن لە هەموو ڕێکەوە حەزەکەم یەکشت بخەمە ڕوو ببوورە خەڵکانێکی لەوانەیە زۆر وتبێتیان ئاخۆ ئەم پارەی کە بۆ پەیکەرەکە سرف کرابێت بدرایە بەخۆی حەمەژان تەمەنی لەوانەیە لە سەر و 50 بۆ سەرەوە بێت ئەم چەند ساڵە ئەگەر خەڵکانێکی دڵسۆز و بە ئەمەک ڕۆژانە سەردانیەکان ئەیگۆڕێن پاکێکەنەوە ڕێشی بۆ تاشن خزمەتیەکان ینی ئەگەر وانە بووانە ئەگەیشتە ئەم تەمەنە ئەم کەسە بەخشراوە بۆیە ینی حەزەکەم خەڵک بزانێت کە خەڵکی شاری سلێمانی زۆر دڵسۆزە زۆر هەمای ئاخۆشەوە و بەڵێ باشە مامۆستا فاروق شتێکی دیکە کە هەیە ئەوەیە سەبارەت با دروستکردنی پەیکەری بەخشراوێک لە ناو شاری سلێمانی تا چەند ئەتوانێت تۆ وەکو هونەرمەندێک بۆ هونەرمەندەکانی دیکەش تا چەند ئەتوانێت ئەمە بکە بە کارێک کە شارەکە لە ڕووی ڕۆشنبیری و لە ڕووی هونەریەوە بەرەو ئاقارێکی باشتر چاکتر جوانتر ببات و چ کاریگەریکی لەسەر شارە بێت بەڵێ پەیکەری بەخشراوێک چ لە سلێمانی بێت چ لە شارێک تر بێ یاخود من لێرەوە حەزکەمەوە بڵێم شوان کەمالی پەیکەرساز وێنێکی بۆ ناردم کە پەیکەرێکی بەخشراوە لە ناوجەرگەی ئەڵمانیا دروستکراوە کە میلەتێکی زیندوون کەواتە ئەوانیش هەمان ئەویان هەیە کە ڕێز لە بەخشاوەکان و بەشێکن لە ژیان پەیکەری حەمەژیان لێرەیە کە من دروستم کرد ڕەوتی پەیکەرم گۆڕی لەوەی کە شەر نییە و مەرج نییە کە پەیکەر ئیلا ئەبێ کەسێکی قارەمان بێ یا سیاسی بێ یا شاعیر بێ یان ئەوە بێ ئەمیش کاریگەری خۆیە بێ لە چ ڕوویەکەوە لەوانەیە ئێستا زۆرێک لە گەنجەکان تااقەتی ئەویان نەبێ یان گوێ بگرن یان سیرکەن بڵێن پەیکەر چییە بەڵام ئەمڕۆ حەمەجان ڕاستەوخۆ لە ناو خەڵکە ئاژی کۆنتاکتیان هەیە خەڵک بەگشتی لەگەڵ حەمەژیانە بە تایبەتی گەنجەکان مەسەن ئەبینم پەیکەری بۆ دروستکراوە لەو ڕۆ گەنجەکان ئاوڕێنەوە نێڵێن پەیکەر هەیە پەیکەر ئەمەیە ئیتر لە راپۆرتەکە شتێکمان بینی ویسم ئەو پەیامە بگەێنم بەڵێ لە راپۆرتەکە شتێکمان بینی کە گوایە بەڕێزت نەدویستووە حەمەجیان بزانێت چێ پەیکەرەکەی دروست کردووە ئامانجت چی بوو لەوەی کە حەمەجیان نەزانێ بۆچی نەزانێت کە تۆ دەمێکی شەدەی ناسی بەڵێ ڕاستەکەی بن نەک حەمەژیانیش شتەکە بۆ ئەوەنە بۆ حەزم کرد کاردانەوەی ئەو کەسە شەیە خۆ ئێستا خۆ من شوشمە بەردەمی وتم حەمەژیان من پەیکەرەکەم بۆ دروست کردووی لەوانەیە ئەو ئیحساسەی نەبێ کە ئەم پەیکەرە چۆن دروست کراوە بەس ئەوەی بەلایەوە گرنگ بوو یان ئەوەی بەلای منیشەوە هەر گرنگ بوو دڵخۆشی ئەو کەسە بووە کە
پێکەرەکەی بۆ کراوەکە حەمەجانە. بەڵێ ئێمە سپاس دەکەین مامۆستا فاروق ئەمە جۆرێکی دیکە لە ڕێزگرتن لە بەخشراوەکان دەستەکانت خۆش بێت فاروق عەبدوڕەحمان پەیکەرساز ئەم بەیانیە لەگەڵمان بووی بە باسکردن سەبارەت بە دروستکردنی پەیکەری بەخشراوێک بە ناوی حەمەگیان سپاس دەکەین. بینە سەر بابەتێک کە باسی خەڵاتێکە کە پێنجەمین خەڵاتی کارۆی ئەم ساڵ بۆ چیرۆک و ڕۆمان بەخشرا بە چیرۆکنووسی ناوداری کورد حوسێن عارف. جا خەڵاتی کارۆ ساڵانە لە کوردستان بۆ ڕێزگرتن لە هونەرمەندانی ئەدەب و هەروەها شاعیران و نووسەران ڕێک دەخرێت و دەدرێت بەو هونەرمەندانە. بەخنێکێک ئێمە ئەیبیستینەوە ئێمە لەماوەی ئەم پێ ساڵەدا نەماتوانیوە خانمێک لە خانمە نووسەرەکانیشی بەشدە نووسەرەکان ئێمە شتێمان باش ڕێز لەداواکەی مامۆستا حسێن بگرین و کتێبەکەم ساڵ بەبێ بەرامبەر بەشێک لەسەر خوێنەرەکان. من ئەمڕۆ لە حاڵێکا بووم لەو پەڕی خۆشیا بووم لەو پەڕی دڵسۆزیا بوو دڵخۆشیا بووم بە درێژایی ژیانم ئەتوانم بڵێم ئەمە لەم کۆتایی ژیانەمە کە خۆ حەزەکەم بێگومان کە ژیانم هەر بەردەوام بێ و درێژە بکێشێ لەم بابەتە حاڵتانە بینم بە بابەتە دنیا یەکێکە لەو دانیشانەی کە من لەو پەڕی خۆشحاڵیام لەو پەڕی دڵخۆشیام. ئەو تەلەڤیزیۆنی کە ئێوە ئەتانەیە من دوو قسە بکەم یەکێکە لەو تەلەڤیزیۆنانەی کات بەردەوام هەموو ڕۆژێک جار و دووجار و سێجار ئەیکەمەوە سەیرەکەم و گوێی لێگرم. ئەم تەلەڤیزیۆنە یەکێکە لەو تەلەڤیزیۆنانی کە سەرنجی من ئەوەیە کە بایەخێکی باش سەرکەوتوو زۆر سەرکەوتوو بەو باسانەی کە من لەم تەمەنە حەزەکەم هێشتا هەر حەزەکەم گوێم لێ بگرێ حەزەکەم ببینم. بوونی ئەم جۆرە خەڵاتانە زۆر بە گرنگ ئەزانم لە ڕاستیە ئەویش گرنگەکەی گەڕێتەوە بۆەوەی کە نووسەرەکە خۆی لە ژیانە ماوە. ئێمە پێشتر لە یەکمان وەکو کورد لە خۆمان هەبوو کە هەمیشە مردوپەرستین هەمیشە دوای مردنی ئەدیبەکانمان داهێنەرەکانمان ڕۆشنبیرەکانمان ئێمە بیرمانەکەوێتەوە کە خەڵاتیان بکەین ڕێزلێنانیان بینێ. بەڵام ئەم ساڵ مامۆستا حسێن عارف خۆی لە ژیانە خۆشبەختانەوە بە چاوی خۆی ئەو پێزانین و ڕێزە ئەبینێت کە میلەتەکەی لە توانا و داهێنان و نووسین و بەرهەمەکانی ئەوێنێک ئەمە خاڵێکی زۆر گرنگە هەم بۆ مامۆستا خۆی و هەم بۆ نەوەکانی. و من تەمەناکەم ئەمە بێ بەنەریت کە ساڵانە ئەدیبەکانی ئێمە نووسەرەکانی ئێمە هونەرمەند و ڕۆشنبیرەکانی ئێمە تا خۆیان لە ژیانان خەڵات بکرێن. دەگەڕینەوە سەر ئەو تەوەرەی کە لە سەرەتادا باسمان کرد کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی منداڵانە خۆشبەختانە ینی لە هەرێمی کوردستانیش ساڵانە یادی ئەم ڕۆژە دەکرێتەوە وەکو ئەوەی کە لە زۆربەی وڵاتانی جیهان و چالاکی جیاواز بۆ منداڵان ڕێک دەخرێت لە هەمان کادا خزمەتی جیاواز پێشکەش دەکریانی بۆ نمونە
ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی منداڵان نەخۆشخانەیەک تایبەت بە منداڵان دەکرێتەوە. جا ئەمە زۆر گرنگە کە نەک هەر لە هەرێمی کوردستان یادی ئەکرێتەوە بەڵکو و گرنگێکی تایبەتیش با ڕۆژی جیهانی منداڵان دراوە ئەویش بە ئەنجامدانی جۆرەها چالاکی و تەنانەت لەم ڕۆژەدا زۆر جار دەبینین بنکەیەکەکرێتەوە بۆ ئۆتیزم یاخود بۆ منداڵانی کە ئۆتیزمیان هەیە یاخود بنکەیەکی تەندروستیەکرێتەوە بۆ گرنگی پێدانی یاخود چارەسەرکردنی ئەو منداڵانەی کە تەلاسیمیان هەیە یاخود نەخۆشخانەیەکی تایبەتیان بۆ کرێتەوە. من ئەڵێم لە ڕووی هۆشیاری ڕۆشنبیریەکەوە چالاکی جۆرەها ئەکرێت لە ڕووی تەندروستیکەشەوە زۆر گرنگە چونکە هەمیشە دەوترێت هزرێکی ساغ و سەلیم لە ناو جسمێکی ساغ و سەلیمە. قەت بیرت لەوە کردوێتەوە؟ باشە دواتر پرسیارەکە دەکەم. کۆنگرێکی ڕۆژنامەوانی هەیە وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دکتۆر سامان بەرزنجی تایبەت بەکردنەوەی نەخۆشخانەیەک تایبەت بە منداڵان لە ڕۆژی جیهانی منداڵان قسە دەکات. خێزانەکانە بۆیە وێڕای پیرۆزبایی لە هەموو منداڵانی کوردستان بە تایبەتی و منداڵانی جیهان بەگشتی و پیرۆزبایی لە خانەوادە و دایک و باوکان دەکەین بە بۆنەی ڕۆژی جیهانی منداڵان. ئێمە پێمان باش بۆ ئەمڕۆ نەخۆشخانەی منداڵان لە شاری هەولێر بەسەر بکەینەوە کە ئێرە نەخۆشخانەیەکی نوێ لە نەخۆشخانەی ڕاپەڕین بۆ نەخۆشیەکان و نەشتەرگەری منداڵان و لە نزیکەوە ئەم خزمەتگوزاریانەی پێشکەش بە منداڵان دەکرێت بە سیستەمێکی نوێ بە ئاستێکی زۆر بەرز و لە هەمان کاتدا دیاری بۆ منداڵە چاوگەشانە ببەخشین کە ئەمڕۆکە لێرەدان. بەڕێزان ئەم نەخۆشخانەی ئێستامە لێرەداین بەسپاسەوە بۆ بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەر لە ماوەیەک بەڕێزیان ئامادە بوو لە مەراسیمی کردنەوەدا و هاتنی بەڕێزیان گرنگی بە پرۆژەکان و بە خزمەتگوزاریەکانی تەندروستی بە تایبەتی بۆ منداڵان دەربڕی. بۆیە لە ئێستادا ئێمە دەمانوێت پێتان بڵێن کە ئەم نەخۆشخانەیە کە بەسپاسەوە لەلایەن گروپی کار و هەروەها کەسایەتی خێرخواز بەڕێز جەنابی کاک شێخ باز ئەم نەخۆشخانەیە دروست کرا بە سیستەمێکی تەواو جیاواز و زۆر پێشکەوتوو کە هەم لە ڕووی بیناسازی و کوالیتی ئەو بابەتانەی بەکار هاتووە کە لە بەرزترین ئاستا هەم لە ڕووی کارجێڕی و ئیداریەکەوە بە سیستەمێکی ئەلکترۆنیک کە دەبینن نەخۆش لە دەرگاکەوە دێت بە سیستەمی نوێی چاوەڕوانکردن بە سیستەمی نوێی نۆڕەگرتن دواتر بە سیستەمی نوێی ئەلکترۆنی و دیجیتالی بۆ ناونووسکردن و کردنەوەی فایل و مانەوەی فایلی ئەم نەخۆشە لێرەدا و لە ڕووی پزیشکیەوە من دەمێ زیاتر باسی بکەم کە لە ئێستادا ئەمڕۆ بەڕێستان دەبینن کە سەرجەم بەشە پسپۆریە وردەکانی تێدایەوەتە پسپۆریە گشتیەکان نییە تەنها نەخۆشیەکانی منداڵان و نەشتەرگەری منداڵان بەڵکو ئەو پسپۆریانەیە کە پسپۆری وردن واتە دوای ئەوەی پزیشکانی پسپۆری نەخۆشیەکانی منداڵان بەڵام پسپۆری دووەمیان هەیە لە بواری بۆ نمونە تەنها لە بواری ڕێڕێوی میزەڕۆ و کلیە یان لە بواری هۆرمۆنەکان لە بواری کۆندامی هەرس و گەدا لە بواری ئیندۆکراینە لە بواری مێشک و سەرە ئەم نەخۆشخانەیە بۆیە ئەمڕۆکە وێڕای پیرۆزبایی جارێکتر لە منداڵانی خۆشەویست ئەم بەشانە بەسەر دەکەینەوە و دەمانەوێت پێتان بڵێن کە تەندروستی منداڵان لای ئێمەی وەزارەتی تەندروستی زۆر گرینگە نەک تەنها لە نەخۆشخانە و چارەسەرکردن و دەرمان و نەشتەرگەری بەڵکو ئێمە لە کۆمەلگادا لە ڕێگەی بەرنمەکانی خۆپارێزی و چاودێری تەندروستی سەرەتایی لەسەر جەمبوونکە تەندروستیەکان چەندین پرۆگرامی تەندروستی منداڵ هەیە بۆ نمونە بەرنمەکانی بەدخۆراکی و چاودێریکردنی خۆراک بەرنمەکانی کوتان کە بەرنمەیەکی یەکجار گەورە و گرینگە بۆ بنبڕکردن و کۆنتڕۆلکردنی نەخۆشە گوازراوەکان بەرنمەکانی دیکەی گەشەی منداڵ هەموو ئەوانە لە ڕێگەی ئەو دەفتەر و پڕا و فایلەیە کە بەش وێنەیەکی لای دایکان و باوکانە من لێرە پەیامێکی ڕێنمایی و ڕاستپاردە و ئامۆژگاریم بۆ دایکان و باوکانی خۆشەویستەیە کە منداڵەکانیان دەبێت پابند بکەن بە سەردانی ماوە بە ماوە بەپێی ئەو خشتەیە کە لەو دەفتەرەی باسم کرد بۆ هەموو بنکە تەندروستیەکان لە هەموو گەڕەکێک لە هەموو قەزا و ناحیە و تا گوندەکانیش بنکە تەندروستیەکان بە شێوەی جوگرافی ئەو ماڵانە هەمویان منداڵەکانیان فایلیان هەبێت نابێت دایکان و باوکان تەنها بیر لەوە بکەنەوە کاتێک منداڵەکەیان نەخۆش بێت اینجا بیبەنە نەخۆشخانە دەبێت چاودێری تەندروستی سەرەتایی بۆ منداڵێکی ساغ و سەلامەتە بۆ بەرنمەکانی کوتانە بۆ گەشەی منداڵە بۆ بەدخۆراچیە بۆ چەندین بەرنامەی دیکەیە تەندروستی منداڵ تەندروستی کۆمەلگایە لە کۆتاییدا تەندروستی خێزانەکانە
تەندروستی ئایندەی هەموو تاکەکانی دیکەی کۆمەلگایە جارێشتر بە خێراتتان دەکەین دەمەوێت جارێشتر سوپاسی خانەوادە و کەسایەتی بەڕێز کاک شێخباز و گروپی کار بکەین و جارێشتر سوپاس بۆ بەڕێز جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم نەخۆشخانەی کردەوە ئێستا ئەم نەخۆشخانەیە دەبینین بە فعلی لە خزمەتی منداڵانی سنووری پارێزگای هەولێر و دەوروبەر و ئەم داڵانەی کە ڕوو لە هەرێمی کوردستان گیانی لێ دەستدا ئامارەکان لە چ ئاستێکدا مەترسی گەورە لە ئارادا یاخود مەترسیەکان کەمن بەداخەوە بەڵێ دوێنێ دووەمین حالت لە هەرێمی کوردستان بە نەخۆشی پەتای تای خوێنبەربوون کە هیمۆڕێجیک فیڤەری پێدنێن جانی لە دەستدا ئێمە بەر لە ماوەیەکی چەند ڕۆژێک بەر لە ئێستاش ڕامان گەیاند وەک وەزارەتی تەندروستی نیگەرانین لە بوونی ئەم حالەتە ئەم حالەتە معنایەوە نییە کە نابێت هەموو ساڵێک یان چەند ساڵێک جارێک ئەم نەخۆشیە بوونی هەیە بەڵام بەداخەوە ماوەیەکی زۆر بوو لە هەرێمی کوردستان نەبوو بەهۆی ئەوەی کە لە عێراقدا لە ناوەڕاست و لە شارەکانی دیکەی عێراقدا ژمارەیەکی زۆر و ژمارەکە لە بەرزبوونەوەدایە و حالەتەکان ڕێژەی توشبوون و داخلبوون و ڕێژەی مردنیش زۆرە بەداخەوە لە هەرێمی کوردستانیش ئەم دوو حالەتە پاش پشتڕاستکردنەوە ئێمە چەندین حالەتی دیکە هەیە گوماناوی بووە چەندین حالەتی دیکە تەوەقعات و پێشبینی لێکراوە بەڵام بە پشتڕاستکردنەوەی تاقیگەیی دوای ئەوەی کە لەلایەن پزیشکانی پسپۆڕی ئەم بوارەدا لە ڕووی سەریری و کلینیکیەوە گومانی لێ دەکرێت بەڵام پشکنینی کۆتایی و پشتڕاستکردنەوە بە پشکنینی تاقیگەیی ئەم نەخۆشەیە بەداخەوە نیگەرانین و ئەم حالەتە دووەمین حالەت بوو من دەمەوێت ڕوونکردنەوەیەک بدەینە هاوڵاتیانی بەڕێز حالەتی یەکەم بەداخەوە کە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بوو حالەتی دوم لە ناو شاری هەولێر بوو هەردوو حالەت پەیوەندی ڕاستەوخۆ بە ئاژەڵ هەبووە ئەو حالەتە یەکەم کە خاوەنی ئاژەڵ بوونە و ئاژەڵەکە نەخۆش بووە و ئەم نەخۆشیە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لە ئاژەڵەوە دەگوازرێتەوە نەخۆشیێکی ئاژەڵی و هاوبەشە لەگەڵ مرۆڤدا ئەم نەخۆشیە بەبێ ئاژەڵ تووشی مرۆڤ نابێت و گواستنەوەکەی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ ڕاستەوخۆ لە ڕێگەی بەکارهێنانی یان بەرکەوتنی دەرهاوشتە و دەردراوەکانی ئاژەڵە و یان بەکارهێنانی گۆشتێکی ئاژەڵێکی نەخۆشە و یانیش ناڕاستەوخۆ لە ڕێگەی گەنە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ دەگوازێتەوە حالەتی دووەمیش بەداخەوە کە تەعاملی لەگەڵ سەربڕین بووە لەگەڵ سەربڕینی ئاژەڵ بووە و بەداخەوە ئەم حالەتە ئەوەی ئێمە مەبەستمانە بەڕاستی لەگەڵ وەزارەتی کوشتکال لەگەڵ بەڕێز وەزیری کوشتکاڵ و لەگەڵ تیمی ڤێترنەری لە ئاستی پارێزگاکان و ئیدارەکان تیمی هاوبەشەیە و تیمەکانیش کۆمەڵێک ڕێکاری خۆپارێزی و چارەسەریان کردووە مەبەستی ئێمە ئەوەیە کە هەم هاوڵاتیان هەم ئەوانەی کە لەگەڵ ئاژەڵدا بەخێو دەکەنیان سەردەبڕن دەبێ بە ڕێگای تەندروست و ڕێگا فەرمیەکانی ڤێترنەری و ڕێنمایەکانی وەزارەتی کوشتکاڵ بن نابێت گۆشت سەربڕین لە شوێنی نافەرمی و نابێ بە ڕێگەی گەڕۆک و لەسەر شەقامەکان بێ بەڵکو دەبێ ئاژەڵ دڵنیابین لە تەندروستێکی باشە و ئینجا سەربڕخانە بە شێوەیەکی فەرمی دەینێرێتە بازار و هاوڵاتیانیش دەبێ گۆشت و بەرهەمەکانی ئاژەڵ لە شوێنی فەرمی بکردن و دابینی بکەن بۆ خۆیان ئەوەی حالەتی دیکەش دەبێت کاتێک گومانێک دەکرێت لە چێلگەیەکی ئاژەڵیان کەسێک لە ماڵەوە ئاژەڵیە دەبێت دڵنیابێت لەوەی ئاژەڵەکەی تەندروستە پێشەوەی کە بەرکەوتەی هەبێت و من دەمەوێت لێرەوە جارێک تری سوپاسی بەڕێز جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە لە ڕێگەی بەڕێزیانەوە فەرمانیدا و ڕەزامەندی دەربڕی لەسەر بودجەیەکی فریاگوزاری بۆ وەزارەتی کوشتکاڵ بۆی بتوانن هەڵمەتەکانی پڕژاندن و هەڵمەتەکانی خۆپارێزی و بەکارهێنانی ئەو ماددانە بەڵێ ئەوەی کە بینیمان کۆنگرێکی ڕۆژنامەوانی بوو کە وەزیری تەندروستی لە ئەو کۆنگرە ڕۆژنامەوانیە ئامادە بوو کە کردنەوەی نەخۆشخانەیەکی منداڵان بوو بەسەرکردنەوەی ئەو نەخۆشخانەیە بوو کە باسی لە گرنگیە و نەخۆشخانەیە کرد کە لە چه کوالەتێکی بەرز ئەو نەخۆشخانەیە دروستکراوە جگەلەوە زۆر پسپۆڕایەتی ورد لەنا ئەو نەخۆشخانەیە هەیە ئەمە جێگای دڵخۆشیە بۆ منداڵان کە لە ڕووی تەندروستیەوە گرنگێکی تایبەت بدرێ بە منداڵان و نەخۆشخانەیەکی تایبەتی خۆی بە هەرچەند لە هەموو شارەکانی کوردستانەوەمان هەیە بەڵام بەو شێواز با بڵێن ژمارەیان زۆر نەبووە ئەمە جێگای دڵخۆشیە کە هەر هەنگاوێک دەندرێ بۆ دروستکردنی نەخۆشخانەی منداڵان چونکە کاتێک هەر یەکێکمان کە منداڵەکانمان نەخۆش دەبکەون لەو دۆخە سەختە تێدەگەین کە
لە ڕابردوو دەمانبینی فشارێکی زۆر هەبوو لە نەخۆشخانەکان ینی ناچار بوو دەبە بوەستی تاوەکو دەبێتە ئێوارە ئەو کات یا ئەو خزمەت گوزاریانەیە و ئێستا تایبەت منداڵەکە نیشان بدەن لێوەکە ئەو خزمەت گوزارانی کە ئێستا هەیە و کات نەبووە بەڵام ئەمانە ئێستا زۆر گرنگە و لە هەمووی گرنگتر ئەوەیەکە ئێستا نەخۆشخانەکە ئەتوانێت پێشوازی لەو منداڵانە بکات کە کێشەی تەندروستیان هەیە ئێستا کارەکات زۆر خۆشخانەکە بگەڕێنەوە سەر بابەتی ئەوەی کە ڕۆژی جیهانی منداڵانە میوانی زۆر ئازیزمان هەنا 4 منداڵی جوان ڕێکوپێک زیرەک عاقڵ لەگەڵ ئێمە لە ستۆدیۆن پێیان دەڵێن بە خۆیان بناسن زۆر بەخێر هاتن ئەم ڕۆژەتان لێ پیرۆز بێت وەرزکەوە بەخێر بێن اینجا خۆتانم پێ بناسێنن سلااو من ناوم ئالیایە تەمەنم 13 ساڵە و لە شاری هەولێر دادنیشم هەربژیت ئالیاخان ئەوەی ترمان ستاوتان لێبێم من ناوم ڕەهێڵە لە شاری هەولێر دادەنیشم 12 ساڵم بەخێر ساڵی تەمەند درێژ بی ئیشاءالله ئەم کوڕەجانشمان هەیە من ناوم ئامادە لە شاری هەولێر دادەنیشم بەخێر هاتی سەر تەمەنت چەندە تۆ ئامەد تەمەنم پۆلی چەندی سێمە دەبمە چار من ناوم گوڵەیە لە شاری هەولێر دادەنیشم تەمەنم 15 ساڵە هەربژی گوڵێخان زۆر بەخێر چاوان ئەزانن ئێمە ستودیۆکەمان هیچ ڕۆژێکی تراوە جوان نییە ئەمڕۆ زۆر جوانە کە ئێوە هاتوون سەوان دەبی ئەنگۆ دەزانن کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی منداڵانە یعنی دەتانزانی کە سبەی هەوە خۆتان ئامادەکرد زۆر سەیرە دەزانانی من لە ڕابردوو کە منداڵ نەمان دەزانێ ئەمە دوێنێک کچەکەم بۆی گوتم با بڕ سبەی ڕۆژی جیهانی منداڵانە ئاگات لێبی ئەوم لە بۆ دەکەی باشە تا چەنێ ئەم ڕۆژە بەلاتانەوە گرنگە عادی با بزانم ئەو مایکێ بدەینەوە ئەم ڕۆژە لە لامان زۆر گرنگە لەبەر ئەمە ڕۆژی جیهانی منداڵانە دەبێت هەموو کەسێک ڕێز لە مافەکانی منداڵ بگرێت و گوێیان لێ بگرێت بزانێت بیر و ڕاکانی ئەوان چیە لەسەر ئەم ژینگەیە و لەسەر ئەم وڵاتە ئەیگیانەکەم چەند چاکە کە ئەوە بە وشیاری خۆتان ئێوەزان ئەو مافانی کە هەتانە چین مافەکانتان وەکو مافەکانی ئێمە ئەوەیە کە بتوانین ژینگەیەکی تەندروست بۆ خۆمان دابین بکەین کە وا بکەین منداڵانی تر هۆشیار بکەینەوە کە ئێمە لە ئێستاوە دەبێت ژینگەیەکی وا بۆ خۆمان دابنین کە بتوانین لە داهاتوودا تووشی کێشە نەبین و ینی مافەکانی خۆمان بۆ نمونە لە قوتابخانەکان دەبێت خوێندنەکانی خۆمان بە جوانی بکەین و هەموو کەسێک گوێ لە بیر و ڕاکانی ئێمە بگرێت ئافرین ئەمە ڕەهێڵخان بامایکی کە بدێنە ڕێڵخان تۆ وەکو منداڵێک حەزت لێیە دایک و باوکت مامۆستایەکانت چۆن هەڵسوکەوتت لەگەڵ بکەن چۆن قسەت لەگەڵ بکەن سلااوتان لێبێم من حەزم لە ینی وەکو منداڵێک حەزم لێ مافەکانمان هەر بە پێش بکەوێت ینی هەر حەزم لەیە مامۆستاکانمان بە شێوەکی زۆر باش هەڵسوکەوتمان لەگەڵ بکەن هەروەها دایک و باوکمان سلااویان لێبێت ئێمە هەر حەزمان لێ مافەکانمان بەرەو پێش بکەوێت هەروەها بۆ منداڵەکانیش نەخۆشخانەی باشمان بۆ پای بکەن و ئەوە نەخۆشخانەك تازە ئەوە باشە شەڵاقەت پێویستان پێ قوتابخانەی باش مامۆستای باش و زۆر سپاس بچین بزانین ئامەد ناوی چەند کوردانەیە چەند ناوێکی کوردانە ناوەکانیان زۆر جوانە ناوێکی خۆش باشە ئامەد تۆ حەزەکەی من حەزەکەم بە دڵی خۆت قسەمان بۆ بکەی ئەمڕۆ ڕۆژی خۆتە من نامەوێت پرسیارە لێ بکەم بزانم خۆت ئەتەوێت چیمان پێ بڵێ حەزم لێ یەهنی هەموو شتێک لە ڕۆژی منداڵی جیهانان هەموو شتێک بە قسەی منداڵ ببێت وە هەموو شتێک بە قسەی منداڵ بڵێ بابا دەبی باشترین بایسکلم بۆ بکڕی حەزت لێیە لەم ڕۆژە داواکاریەکانت زۆرەکەی لە ڕووی خەڵات و دیاری و بردنە دەرەوە و ئەوانەیان چی تەوێت لەم ڕۆژە لەم ڕۆژە حەز دەکەم دایک و باوکم زۆر بە قسەم بکەن و مامۆستاکانیشم سلااویان لێبێت زۆر نمرم بۆ زیادکەن ئەوەش خۆشە دایک و باوکی ئەمڕۆ زۆر بە قسەی بکەن ئەمڕۆ دایک و باوکێ بە زۆر بە قسەی ئامەد بکەن ئامەد لەگەڵ ئایپاد و مۆبایل و ئەمانە چۆنی زۆر بەکاردێنی کە ئێستاکە خەریکە پشووە بۆمان باسکە زۆر بەکار نانم زیاتر خەرجی پەرتوو خوێندنەوە ئافرین بۆچی نابێ بەکاری من خۆ لێرەش پەرتووک هەیە لەبەرەوەی نابێت زۆر بەکاربیێنین چونکە دوای کارگەری لەسەر مێشک چاڵمان دەبێت زۆر چاکە تۆ بە هاوڕەکانی شت هەمان شت ئەڵێ بەڵێ زۆر باشە بابینە لای گوڵێکیان بەخێر هاتی زۆر سپاس گوڵێت تۆ باسمان بۆ بکە ڕۆژی جیهانی منداڵان لە کوردستانی تر ئەما چەند ساڵێکە خۆشبەختانە بۆ ئێوە ئەم ڕۆژە هەر بە بەردەوام هەیە چالاکی جیاجیاشی تیاکرێت
لە چ شوێنێک ئەبینن کە بۆشایی هەیە نەکراوە شتێکتان بۆ نەکراوە بیڵن با بزانین ئەو شتێکە خۆتانەتانەوێت چییە پەیامی خۆشت بڵێ ینی دەتەوێت کار لەسەر چ بکرێ لەو شوێنانە شت نەکراوە کە زۆر زبڵ و شتی لێە بوو نمونە ئێمە دەمانەوێت لە شوێنی گشتی خاوێن بێت ینی تۆ ئامانجی تۆ ئەوێ لەسەر ژینگە دەتەوێت پاراستنی ژینگە قسە بکەیت پاراستنی چونکە پاراستنی ژینگە تەندروستی ئێمەیە تەندروستی ئێوێت باشە گوڵێ خان باشە پرسیاری ئەو بکەین کاتێک کە دەبێتە پشوو لە قوتابخانەکان تا چەند گرنگە منداڵان گرنگجی بە خولەکانی هاوینە بدەن دایک و باوکان دەستیان بگرن بیان بن بۆ خولەکانی هاوینە تا ڕادێکی زۆر ئێستا بوون منە من لەسەر خۆم دەڵێم لە جات یای بڕۆم بەسەر ئینتەرنێت من بخۆم پەرتوک دەخوێنمەوە یان دڕۆمە باخچەکەم دار ئاو دەدەم دایش ماشەڵڵا زۆر حەزی بە ژینگەیە دیارە جەبا بمە لای ڕەهێڵ ڕەهێڵ ئەمە ئالیایە ئالیا ڕەهێڵ ئەویانە باش بابینە لای ئالیا دێنە لای تۆش باشە ڕەهێڵگیان ئالیا باسی لە ئەوە کرد کە لە ڕووی چوونە خۆل بۆ هاوینان ڕەنگە ئێستا هەندێکمان من بەشی خۆم بم ئەگەر ئەو کاتە بووە سەردەمی من بە ئەمود وای من چەند مانگێکە ئەخوێنم دیسان بچمەوە ناو خول و خوێندن و سعیکردن و ئەو شتانە یاخود نا ئێوە ڕای منتان ئەگۆڕی بۆ چوونی منتان ئەگۆڕی ئەتان نا سۆڤان نابێ ئەبێ بڕۆین لە هاوینیش سوود وەربگرین لەو کاتە کامەی باشتر هەموو کەسێک کە خوێندنی شتاو بوو دەبێت گرنگی بەخۆی بدات ئێستا بۆ نمونە کە دەرس خوێندون و ئەوانەش تاوا بوون وەکو چالاکیەکی گشتی بێ بۆ جەستەی ئێمە کە بۆ نمونە خولی مەلەوانی یان ئەو بابەتەی کە تۆ لی خراپی بچی پێداچوونەوەی لەسەر بکەی بۆ ئەوەی بۆ ساڵێکی تکە خۆت زۆر باشی ئامادەکرد بێ و خشتەیەکی باش دانەی بۆ هەتا ئەو ماوەی خولی ئەو ماوەی پشوەکەت بە فیڕۆ نەچێت هەمووی بەشتی باش و بەشت کە هەمووی سوودێکی بۆ تۆ هەبێت ئافرین ڕەهێڵ خان تۆ بەشداری لە خولەکانی هاوینە دەکەی ینی مەرجنیە تەنیا فێربوونی زمانێکی تر بێیان خوێندنەوە بێ جارێکی دیکە ینی بۆ نمونە تۆ لە چالاکێکی وەرزشی بەشداری بکە یان هەر شتێکی دیکە ئەم پەپولە شوازدەم پەپولە نایێت باشە لێشی نەترسا ئالیاوایەکی لێکەوە من بمەزانی ئالیاگیان بەس نەبوونە هاو بەلای منە لە پەپولە هەر لە هەموو بەس لە مێش و مێش لە ناترسمەش زۆرم بینیوە ئەوە کە جوان ئەوە زانی چی چووکە لە خۆت ئەچێ وەکو خۆت پەپولە ئاسای بۆیەتە لای تۆ قسەم بۆ من حەزم لێ بڕۆمە دەورەی ئەسب سواری و مەلەوانی ئەسب سواری بەڵێ زۆر حەزم لێم زۆر حەزیشم لە ئاژەڵی ئەسپیا ئیشاڵە هەر بەردەوام دەبوو دەچم هیچ کات ئەسب سواریت کردیا بەڵێ ینی هەر لەو شوێنەی کە هەیە لەو مەیدانێک کە ئەسب سواری هەولێر هەیە دەڕۆی ئەسپی خۆتت هەیە نیتە نیتە هەستا کرد ئەسپی خۆت هەبێ بەڵێ زۆر ناوتەنا ناو چیەنە فکرم لە نەکردەوە جارە باشە بیری لێکەرم جارە بە من بەڵە بزانام ناوی چی لێنێ ئۆکەی باشە ئامە گیان ئەتوو گرنگی بە ئاژەڵ دەدەی بەڵێ ئەی باشە من زانیتم خوشکەکەت زۆر حەزی لە پشی لەو سەگ و ئەوانێ بۆ بۆی ناکڕی ئیشی من نییە ئیشی دنیا ئیشی چێە لە شتێک بابە بابت بۆی ناکڕێ بەڵێ ئەدەی خواردنیان دەدەی ئەو ئاژەڵانەی کە بێلانن لە دەرەوە هەن بەڵێ ینی لێیان ناترسێ ئەمە تەنیا لەسەر شاشەوە دەڵێ یان ئەگەر لە بەردەم ماڵتان بابت چاوی دیار نەبێ سەگێک لە دوورەوە بێ ڕێک بۆ ژوورێ ئەبێ ڕێک بۆ ژوورە چونکە ئێستا زانین لە دەرەوە سەگە بێلانەکان بەڵام ئەگەر خواردنیشیان بداتێ ڕەنگە بتوانێت سۆزیان بەدەست بینی بەڵام ئەگەر باوکت لەگەڵ بێ باشترە من خۆ چووکە زۆر لێ ترسم قەت چۆن من شتی واناڵم من ئەڵێم بڕۆرە ژوورەوە هاکارەڵێ ناخواردنیان دەرێ بە قسەی کامانەکەی واللهی ئەگە سەگەکە ڕووندا بوو بە قسەی چ دەکەم ئەگە سەگەکە فەقیر بوو بە قسەی دڵی کەس ناشکێنی هەر بژی باشە با بچینە لای گوڵێکیان گوڵێ لەگەڵ هاوتەمەنەکانی خۆت قەت بیرتان کردوتەوە بە یەکەوە گروپێک دابنێن کە لە ڕووی ژینگەییەوە ئاگداری ژینگە بن خەڵک گۆشیار بکەنەوە مەبەستم لە خەڵک لە هاوتەمەنەکانی خۆتانە کارێک بکەن کە لە ڕووی ژینگەیی و هۆشیاری لەناو منداڵان لەناو ئەو هاوڕێکانی خۆتان بڵاوکەنەوە بەڵێ ئێمە ساڵی پار هەوڵمان داوە سێ مانگ بەردەوام بووینە لەگەڵ گلوپی گرینکی دز لە ئیکۆگەڵس سێ مانگ هاوکاری ژینگەمانتانی ئەوەیە
باش ئێستا ڕێکخراوێکتان ئێوە سەر بە ڕێکخراوێکی بەڵێ گرنگی باسم بۆ بکەم سێ مانگ هەوڵمانداوە کە ژینگە پاک بکەینەوە و ڕێنمایی زۆرمان وەرگرتووە و سەردان زۆر شوێنی گشتیمان کردووە و سەردانی شاخمان کردووە پاکمان کردوتەوە زۆر شوێنمان پاک کردوتەوە باشە گوڵی خان دەست خۆش بێ ئامە گیان تۆ پێشنیارت چییە بۆ کەناڵەکان وە گشتی کە گرنگی بە بابەتی منداڵانە و ئەم جۆرە شتانە بدەن هیوادارم لە ڕۆژی منداڵە هەموو کاناڵەکان گرنگی بە ڕۆژی منداڵان بدەن ئەی باشە چی پەخش بکەن بەرنمەیان هەبی تایبەت بە منداڵان کارتۆنەکان پەخش بکەن نەکەن بەڵێ حەز دەکەی بەڵێ باشە کامتان حەستان کردووە ببنە ڕاگەاندن کار ببنە ڕاگەاندن کار لە کەناڵێک کار ببن بە پێشکەشکار وەکو ئێمە حەزت کردووە باش دەی تۆ ئێستا ببە بە پێشکەشکار بزانم چیمان پێ ئەڵێ چی پرسیارێکمان لەکەی چۆن قسەمان لەگەڵ چکە ئێستا بەرە کۆتایی پرۆگرامەکە ئەڕۆین ڕەنگە هەر ئێوەش کۆتایی پێ بهێنن ئەمڕۆ ئێمە من و هاکار دانیشین ئێوە قسە ئەگەر پرسیارێک لەسەر منداڵیمان پرسیار دەکەی چیت ئەوت یان دەڵێ لە کارەکەت ئاسوودەی یان دەڵێ منداڵی هاکار تۆ هەموو پرسیارەکانە با بزانم خۆی چی ئەڵێ بێجگە لە پێشکەشکار حەزت لە چی دیکە بوو من ئەگەر پێشکەشکار نەبوومە زۆرم حەز ئەکرد ببم بە دەروون ناس زۆر باش زۆر خۆشە خۆشیشەوە نییە هەستەکرد من با ئەوە بڵین جوانترین ئەرک کە هەر مرۆڤێک هەی بێت و بیێت لە بەرامبەر مرۆڤایەتی ئەرکێک بگرێتە ئەستۆ ئەوەیە کە یەکتر بناسی دەرونی یەکتر بناسی هیچ کات کێشە دروست نابێت ئالیا خان تۆ ئەگە پرسیارێک بکەیت چی دەکەی ئەم پەپولە گیانەش وازمان لێ نایەنێ من لێ ئەترسم تۆ ئەگە پرسیارێک بکەیت پرسیارێک دەکەی من ئەو پرسیارە دەکەم کە تۆ مافەکانی منداڵ لە کوردستان چۆن ئەبینیت لە من یا لە هاکار زۆر باشە مافەکانی منداڵ بەو هیوایەن مافەکانی منداڵ بە تەواوی ینی ئەوەی کە خواستی منداڵانە ئەوەی کە پێداویستی منداڵانە بۆیان جێبەجێ بکرێت بەڵام بە شێوازێک بێتن ینی نەبێتە هۆکارێک بۆی کە منداڵەکان دوور بخەنەوە لە ژینگەی خێزانی نەبێتە هۆکارێک کە منداڵەکان دوور بخەنەوە لە ژینگە کۆمەڵایەتیەکانی هۆکارێک بێ لەگەڵ کللتور و لەگەڵ ئاین و لەگەڵ هەرێمی کوردستانیش بگونجێ مافەکان بەم شێوازە بدرێ بە منداڵان وایە زۆر ڕاستە چاکە کاتە ئێستا پێکەوە کۆتایی بە پرۆگرامی ئەم بەیانیەمان بێنین ئێمە هیچ ناڵی من و هاکار بارزان ئێوە وەکو پێشکەشکارێک ئێمە ئەمڕۆ خواحافیزی ناکەین لە بینەران ئێوە خواحافیزی لە بینەران ئێمە دانیشتوین خواحافیزی لە بینەران دەکەین و پێش ئەوەی کە کۆتایی بە پرۆگرامەکە بێنین دەمەوێت بڵێم کە ئێمە ڕۆژی جیهانی منداڵان پیرۆز دەکەین لەبەر ئەوەی منداڵان گرنگن و مافی ئەوەیان هەیە کە گویان لێ بگرێت و بیر و ڕایەکانی خۆیان دەرببڕن لەو ژینگەی کە لی دەژین و هەموو کەسێک دەبێت ڕێز لە بیر و ڕاکانی منداڵ بگرێت ڕۆژی منداڵە لە هەموو منداڵێک پیرۆز بێ حەزم لە دایک و باوکەکان منداڵەکانیان هەر شتێکیان گۆ بۆ ڕۆژە لەبوان بکەن و ڕۆژی منداڵانیان لێ پیرۆز بێ من زۆر عەز دەکەم یعنی دایک و باوکان بیان بنە ئەو جێی کە دایانەوێت بەڵێ و ئینشاڵاش ئەو منداڵانە سیرمان دەکەن و وەکو ئێمە ژینگەکانمان دەپارێزێت بەسەبێ ئاگاتان لە کات بێمە کە دەرهێنەر پێمانەڵە خەریکە ئامەدگیان زوو وڵی حەزم لێە یعنی ئەو دایک و باوکە بەڕێزانە هەر شتێکیان بێتن منداڵەکانی هەر شتێکیان بێتن بە قسەیان بکەن خواستی زۆرە قفڵی کردووە لەسەرەوە مۆزۆ هەرچێکی ویست بۆی بکەن گوڵێکیان باشە ئێمە وەکو کەساتی خۆمان کاتێک ڕێز لە منداڵ دەگرین ئێمە دەزانین ئێمەکەین و هەست بە دەرونی خۆمان دەکەین و ئێمەش قسەیەکمان هەیە کە بە میهرەبانی و دادپەروەری مامەڵەمان لەگەڵ بکرێت و ئەم ڕۆژە یاد بکەنەوە هەموو ساڵێک ڕۆژی منداڵ گوڵێکیان تۆ وەکو کۆتایی پێبنە بڵە پرۆگرامان پێشکەشکردن ئەم ئەڵقەمان پێشکەشکردن پرۆگرامی ئەوڕۆ پێشکەش کرا خواتان لەگەڵ ئەنگۆش خواتان لەگەڵ